بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێت. بێگومان گرژیەکان لە بەردەم لالەزار هێشتا بەردەوامە. هێزێکی زۆری سلێمانی بە تەواوەتی دەوری لالەزاریان کۆنتڕۆڵ کردووە و چەندین کاتژمێرە داوا دەکەن کە لاهور شێخجەنگی سەرۆکی بەرەیگەل خۆی ڕادەست بکات. بە بڵندگۆ ئاگاداری دەکەنەوە. کەمێک پێش ئێستا لاهور شێخجەنگی سەرۆکی بەرەیگەل لە لێدوانێکی میدیاییدا ئاماژەی بۆ کرد کە من لە ماڵی خۆمدا دانیشتوم و هیچ نووسراوێکی یاسایم بۆ نەهاتوە کە بازە دەستگیرکردنی من بکات. بێگومان باسی لەوە کرد کە لالەزار بێگومان هێزی چەکداری تایە بە هۆکارەوەی کە لە دوای هەشتی تەمووزەوە کە بناوبرا و خۆی باسی لەوە کردووە لە دوای ڕووداوەکانی هەشتی تەمووزەوە لە پێناو پاراستنی سەر و ماڵ و گیانی خۆی پێویستی بۆ کە هێزی چەکدار لەوێ جێگیر بکرێت و باسی لەوەش کرد کە ئەو تاوەکو ئێستا هیچ نووسراوێکی یاسایی و قانونی بۆ نەهاتووە تاوەکو خۆی ڕادەست بکات. باز لەوە دەکات کە سەرۆکیەکێت نیشتیمانی کوردستان کە باڤڵ جەلال تاڵەبانیە دەڵێت ئەو هیچ پۆستێکی حکومی نییە تاوەکو بتوانێت و داوا لەم کا تاوەکو من خۆم ڕادەست بکەم. بێگومان ئاماژەی بۆ کرد کە ئەو لە ماوەکانی ڕابردوودا ئامادەی خۆی نیشان داوە تاوەکۆی ئامادەی دادگا بێت و بێگومان لاهور شێخجەنگی لە ماوەکانی ڕابردوودا لە دوای ڕووداوەکان هێشتی تەمووز کە چەند تۆمەتێکی بۆ دانرابوو سەردانی دادگای کرد و ئامادەی خۆی لە دادگا نیشاندا. بێگومان میدیای نزیک لە لاهور شێخجەنگی ئێوارەی ئەمڕۆ باسی لەوە کرد کە سەرۆکێکێتی دەیەوێت تەمەن میدیاکەی لە زاری نووسینگەی لاهور شێخجەنگی خۆیەوە باسی لەوە کردبوو کە سەرۆکێکی جارێکی دیکە دەیە بە سیناریۆ یەک تۆمەت بۆ لاهور شێخجەنگی دروست بکات. وەک باسم کرد لاهور شێخجەنگی ئاماژەی بۆ کرد کە ئەو لە ئێستادا لە ماڵەکەی خۆی دانیشتەوە بە هیچ شێوەیەک تعدا قبوڵ ناکات. ئەو بە قسەی خۆی بە لێدوانی خۆی دەڵێت کە ئەمە تعدایە و ئەم هێزە کە هاتووە هەڵیان کوتاوەتە سەر ماڵەکەم حزب هێزی حکومی بەکارهێناوە تاوەکۆی کە هێرش بکەنە سەر من و من ناچار بە خۆڕادەستکردم بکات. دەڵێ من بە هیچ شێوەیەک خۆم ڕادەست ناکەم و باسی لەوە کرد کە گەرم هێزانە نەکشێنەوە بێگومان دۆخی سلێمانی لۆ زیاتر تێک دەچێت و باسی لەوەش کرد کە چەندین سەرکردەی عراقی پەیوەندیان بە لاهور شێخجەنگیەوە کردووە و پشتیوانی خۆیان بۆ دەربڕیەوە هاوکات ئاماژیان بۆ کردو کە پێویستەکە دۆخی سلێمانی سەقامگیر بێت و لەگەڵ نووسینگەی باڤڵ تاڵەبانیشە قسەیان کردەوە داوایان لێ کردووە کە هێزەکانی بکشێنێتەوە. بە دیاریکراوی کە نووری مالکی بە تایبەت پەیوەندی بە لاهور شێخجەنگیەوە کردووە و باسی لەوە کردووە کە بە هیچ شێوەیەک تێکچوونی دۆخی ئەمنی پارێزگای سلێمانی قبوڵکراو نییە. بێگومان هەر ئێواری ئەمڕۆ لە ڕاگەیەنراوێکی تا چوارچەوەی هەماهەنگی لە بەغدای پایتەخت کۆبوونەتەوە و پەیامیان داوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە هیچ شێوەیەک تێکدانی دۆخی ئاسایشی سلێمانی قبوڵکراو نییە. لاهور شێخجەنگی لە درێژەی قسەکانیدا جەختی لەوە کردەوە کە ئەو بە هیچ شێوەیەک خۆی ڕادەست ناکات و ئەو هێزەی کە لە لالەزار جێگیرکراون ئەو بە مافی خۆی دەزانێت و باز لەوە دەکات کە باڤڵ تاڵەبانی کە بە زاری خۆی لاهور شێخجەنگی دەڵێ باڤڵ تاڵەبانی ئەو کەسە نییە تا بتوانێت من ناچار بە خۆڕادەستکردن بکات. بێگومان ئێواری ئەمڕۆ قۆناغی یەکەم کە سەرجەم بازگەکانی پارێزگای سلێمانی کە دەبەستێتەوە بە شار و شاچەکانی دەرەوە بە تەواوەتی بربەست کرا بە هۆکاری ئەوی کە فەرمانی دەزگیرکردن بۆ لاهور شێخجەنگی سەرۆکی بەرەیگەل دەرکرا بوو. لە ئێستادا دۆخی بازگەکان ئاسایی بووتەوە، هاتو چۆکردن لە بازگەکان ئاسایی بووتەوە لەبەر ئەوەی کە بۆیان دەرکەوتووە لاهور شێخجەنگی پاژەوەی کە ئەمڕۆ سەردانی هەڵەبجەی کرد بۆ بەشداریکردن لە ئەفسەرێکی دەستگای ئاسایشی هەرێم لە پرسەی کۆچکردو ئەفسەرێکی دەستگای ئاسایشی هەرێم ئەوان بۆ پژاز بووە کە لاهور شێخجەنگی گەڕاوەتەوە بۆ پارێزگای سلێمانی و لە ماڵەکەی خۆیدایە بۆیە لە ئێستادا سەرجەم بازگەکان ئاسایی کراونەتەوە و دەمێ باز لەوەش کەم کە لاهور شێخجەنگی گەڕاوەتەوە بۆ ڕووداوەکانی پێشوو باسی لەوە کردووە کە ئێمە بە چەندین شێواز خیانەتمان لێکراوە لە ڕیزەکانی کێتی دوور خراوینەتەوە. دەڵێت لە ئێستادا کەسێک خۆی سەپاندووە بەسەر یەکێتیە و سەر بەخۆیانە بڕیاری ئەوەی دەرکردووە و هێزی حکومیشی بەکارهێناوە ئاماژەی بۆ کردووە کە پەیوەندی بە سەرۆکوەزیران مەسرور بارزانیەوە کردووە لەوە ئاگاداری کردووە لە ماوەکانی ڕابردوودا نەک لە ئێستادا کە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هێزی حکومی بەکاردەهێنرێت لە دژی. ئەمە دوایین زانیاریەکان بوون کە من بە ئێوەم گەیاند کە لاهور شێخجەنگی لە ئێستادا خۆی هاتۆتە سەرخەت و بە هەموو شێوەیەک دژی ئەوە وەستاوەتەوە و دەڵێ من بە هیچ جۆرێک خۆم ڕادەست ناکەم لە ماڵی خۆم دانیشتوم
و تعدا لە هیچ کەسێک قبول ناکەین.